بەدیعوزەمان سعیدی نورسی لە ساڵی 1976 زاینی لە نێوان چیا بڵندەکان و لە گوندی نورسی سەر بە پارێزگای بەدلیسی کوردستانی ژێردەسەڵاتی عوسمانی لە بنەماڵەیەکی کوردی دیندار لەدایک بووە. سۆفی میرزای باوکی بەخواپەرستی و پیاوچاکی بەناوبانگ بووە و هەر خۆراکێک حەڵال نەبوو بێت دەرخواردی منداڵەکانی نەداوە. خاتون نوریەی داچیشی بە پاک و خاوێنی و دەستنوێژەوە نەبوو بێت شیری بە منداڵەکانی نەداوە. لە تەمەنی 14 ساڵیدا بڕوانەمەی زانایی بەدەستێنەوە. لەبەر زیرەشی ناوازە و لە ڕادەبەدەری نازناوی سعیدی مەشهور پاشان بەدیعوزەمانی لەلایەن زانایانەوە پێدراوە. گەورەترین کەسایەتی کوردی ئەم سەردەمە و مەزنترین زانایە کە لە دوای مەولانە خالیدی نەقشبەندی لە ناونەتەوەی کووردە هاتۆتە دنیاوە. تاکە کەسایەتی بووە کە هەموو زەبر و زەنجێکی مستەفا کەمال ئەتاتورک و دام و دەستگا چەوسێنەرەکانی و 35 ساڵی بەندی و زیندانی تاکە کەسی و ڕەهەندەیی و دەست بەسەری و دەیان دادگای تۆقێنەر نەیانتوانیوە چۆچی پێدا بدەن و لە خەباتی ڕەوای خۆی کۆڵی پێ بدەن. تەنانەت ئەو توانیوێتی سەرکەوتنیشیان بەسەردا بەدەستبێنێت. لە دوای وەفاتی خۆی لە ساڵی 1960 زاینی قوتابیە دڵسۆزەکانی بەو پەڕی چوست و چالاکی پەیامەکانی نوریان بە خەڵکی گەیاند و بە ئاستە زانستی و فکریەکانی ناوخۆ جیهانیان ناساندن و گەورە بیریاریانی ئیسلامی و جیهانیان پێ ئاشناکردن. زیاتر لە 130 کتێب و نامیلکەی لە ژێر ناونیشانی سەرجەمی پەیامەکانی نوردا نووسیوە و بڵاو کردوتەوە کە هەمویان لە ژێر ناونیشانی سەرجەمی پەیامەکانی نوردا کۆکرانەوە و بریتین لە چەند کۆمەڵە پەیامێکی سەرەکی کە ئەمانن: یەکەم سۆزلەر واتە وتەکان، دووەم مەکتوبات واتە نامەکان، سێەم لەمعەلەر واتە بریسکەکان، چوارەم شوعالەر واتە تیشەکان، پێنجەم لاحیقەلەر واتە پاشبەندەکان. سەرجەمی پەیامەکانی نور بۆ زمانی عەرەبی وەرجێڕاوە و بۆ زمانی کوردیش تا ئێستا 6 بەرجی بە شێوەیەکی قەشەنگ و نایاب لێ چاپکراوە بڵاو کراونەتەوە. هەروە بەشێکی ئەم پەیامانە بۆ زمانەکانی ئەڵمانی، فەڕەنسی، ڕووسی، ئۆردی، فارسی، ئیتاڵی، کۆجاڕاتی، مەلایە، ڕۆمانی، چینی، بولگاری، پورتوگالی، ئەلبانی، بۆسنی، ئیسپانی، مەقەدۆنی، هەروە گەلێ زمانی تریش وەرجێڕاون کە تا ئێستا کاری وەرجێڕانتیایاندا بەردەوامە. تا ئێستا زیاتر لە 15 کۆنگرەی جیهانی و دەیان کۆڕی زانستی و پێشبڕکێی ڕۆشنبیری لە ئاستی جیهاندا لەسەر کراوە و دەیان کتێب و سەدان لێکۆڵینەوەی لەسەر نووسراوە و چەندین بەڵگەنامەی زانکۆیشی لە خوێندنی باڵادا لەسەر وەرگیراوە.